بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمة وبركاته بايوتان السبي عزيز علم جاري كترو لألقي كتري برنامج رجاي بختوري دزجاي ستاندار إن شاء الله ميدا كينا جارش بابتي كتر تيشب خينا سار وبشينا خدمتي فرموديكي في غمبري خوا صلى الله عليه وسلم كفرمودك لراسية تي معنا جيني وفير معنا جا كام إسلامه هيج تيكي هيج ليالي كم ترخمي ودروزنا كدوين هيج لياليكو وهم شهاني دائما دهمو لأنا كانوا بروكين وبروكيش بروين بويا لرباسي في كبل فرمودة بيوزكاني كغمري صلى الله عليه وسلم كين أفرمي ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طيرا أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. باسا كمان باسي صدقة نية لأصلا باسا كمان باسي من سنة شيء أكال جياني خويا وأيوه شيء بكا وأيوه هر آوا دزبطال بخليتو بصورتو جياني كخواي قوري بخشي بسري باتو تي بريني نخير عزيزة كان پیغمبري خوا صلى الله عليه وسلم لو برنامج جديد كخواي پروردگار جل جلاله بينا بدغ قرآن مباركو تيري كدن فيري كدن كبراسي أبي إنسان كان سود بخش بن وأبي إنسان كان سود من بن سود من بن لهم أو نعمتاني خوا بخشي وسود بخش بن لهم أو نعمتاني خوا بخشي كاتك باسي زرع وباسي غرس وباسي چاندن وباسي ناشتن أكيد للراسية أم حديث مباركة ما لقينا كإيمي إنسان وإيمي مسلمان پێویستەکە زۆر ژیان دۆست و زۆر ژینگە دۆست بین بۆیە ئەم شەو بەگرنگی باستە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین و تێر و پڕ و بەقوڵایی ئەچینە خزمەتی فەرمودەکە کە ئەفەرمێ ما من مسلم یغرس غرسا مسلمانێک نییە و باوەڕدار و ئیماندارێک نییە ئەگەر درەختێک بناژێ و درەختێکی چاند بێ ئەو یەزرع زەرعا ئەگەر کشت و کاڵێکی کردوێ و دەرکەتۆیەکی فڕدابێتە زەوی ئەگەر باڵندەیەک ئەگەر تەیرێک ئەگەر گیاندارێک ئەگەر ئینسانێک بچووکترین سوودی گێ ببینێ لی بخوایان بەکاری بێنێ ئەوە بەڕاستی خوای پەروەردگار بووی ئەکاتە سەدەقە و بووی ئەکاتە هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی و هۆکاری لێخۆشبوونی لە قیامەتە و ئەبێتە سەدەقەیەکی جاری و بەردەوام بێتە ڕۆژی قیامەت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک بە ئەسحابی فەرمووی ئازیزان گوێ بگرن باش گوێ بگرن لەم حەدیسە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک لە تەخورمایەک ببەخشێ یعنی لە تەخورمایەک با بە کەسێک بیخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڕاستی خوا یۆر بە بۆی زیاکات پەروەردەی ئەکا ئەم لە تەخورما گەورە ئەکا تا لە ڕۆژی قیامەتا وەکو شاخێکی دێت خوای پەروەردگار لە قیامەتا پێ فەرمی ئەوە مۆکی تۆیە ئەڵێ ئاخر من ئەوەنە خورمام نەبەخشی ئەوەنە خورمام نەدابوو بەدەستی خەڵکۆ خوای پەروەردگار فەرمی ئێمە پەروەردەمان کردبووە عزیزەکانم یین و بۆ سەر ژینگەکەمان یین و بۆ سەر چاندەکەمان یین و بۆ سەر کشت و کاڵەکەمان کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ما من مسلم یغرس غرسا پێی وتین کە هەر کەسێک درەختێک بناژێت و ژینگەیەک جوان کە ئەم دنیای خوا جل جلاله کە بۆ ئێمەی ڕام کردووە لە ڕاستیە بە سەوزایی و جوانە و بە درەختەکانە جوانن فەرمی ما من مسلم یغرس غرسا هانی ئەداین لەو بیابان و لەو دەشتا چی بکەین درەختێک بناژین بۆچی درەختێک بناژین بۆ ئەوەی لە سێبەرەکەیە کەسێک بەحەوێتەوە لە بەرەو بوومەکەی بخوا و دار و درەختەکەی بەکاربێنێ بۆیە بە درەختیان وتووە ئەم درەختە سێبەردارە یعنی سێبەری هەیە بەرێکیان پێوتێ بەری خۆراک بەرێکیان پێوتێ بەری سێبەر کاتێ ئەچیتە ژێری و لە تیشکی خۆت ئەپارێزی بەرێکی تریان هەموو ئەو ژووریا و شەخەڵاتەیە پێیوە ئەو درەختانەی پێ ئەو لە قوپۆپانەی پێوە کە تۆ بەکاریهێنی لە ئیشە ڕۆژانە تا بەکاریهێنی ئیتر تۆ بیرکەرۆ درەختێک چەند جۆر بەرهەمی لێبەرەمێنی بەرهەمی سێبەرەکەی بەرهەمی درەختەکە خۆی بەرهەمی میوەجاتەکەی کە ئەیگرێ ئەمانە هەر هەمووی جا تۆ بیرکەرۆ کە لە درەختی ناشتنی درەختێکە ئەزیزەکەم چەند باڵندە سوود بەخشە بێت ئەگەر کەسێک درەختێکی ناشت بێت و 30 ساڵ عمری هەبێ درەختەکە ئەبێ چەند باڵندەی لێنیشت بێ ئەبێ چەند حەشەرات ئیسپارەی لێکرد بێ ئەبێ چەند کەس لە بنیاد دانیشتبێت و ڕۆیشت بێت و هاتبێ ئەبێ چەند کەس میوەجاتی لێ خوارد بێت ئەگەر میوەدارە و ئەگەر بڕیار بێدارێکی بەردار بێ ئەبێ چەند کەس ئیسفادەی لە قەد و پۆپ و درەختەکە کرد بێ ئەوانە هەر هەمووی عەزیزەکەم گەورەی ئەم ئیسلامە ئەمێنێکە هەمیشە هانمانەدا لە گۆشەیەک لە گۆشەکانی ژیانە ئێمە سوود ببەخشین بۆیە فەرمی ما من مسلم یغرس غرسا هیچ مسلمانێک نییە و ئیلا درەختێکی ناشت بێ یان بەهیمەیەک یان ئاژەڵێک یان ئینسانێک یان باڵندێک لێ خواردبێ و خۆی گەورە نەیکردبێ بە هۆکاری لێخۆشبوونی یان نەیکردبێ بە سەدەقەیەکی بەردەوام و جاری بێ بۆیە عەزیزەکانم
زۆر گرنگە ئێمە بە تێروتەسەلی بڕوانی بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکی بۆ وڵاتێک و ژینگەکەی سەوزە و جوانە ئەڵێ ئەڵڵاه ئەمە باشتێکە لەسەر زەوی کاتێکە چیچە شوێنێکی بیابان و لە بیابانەکان درەختێک نبینی لە ڕاستیە دڵدایەت و دڵ ئەگیرێتکردنیتە ناو سەوزاییەک و جوانیەکە بۆیە خوای گەورە هەموو سەوزایەکان کاتێ باسی بەهەشتەکە باسی باخچەکانی ئەکا باسی ئاوداشتنەکەی ئەکا باسی جۆبارەکانی ئەکا باسی بەروبوومەکەیەکە بوویە لە هەرپێ درەختێکە بێت لە هەرپێ زەرعاتێکە بێت لە هەرپێ جۆبارێکە بێت ئەبێت تۆ بەهەشت تەماشایەتی چونکە بەهەشتی سەرزەوی بەشەرەکان ئەم دار و درەخت و گژوگیا و نشومایەکە کردوێتی لەسەر زەویە و تۆ گەشتی تیاکەیت و تۆ تیاگەڕێیت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شوێنێکی ترا بە ئەسحابی فەرمی کە ئەچن بۆ جیهاد و بۆ غەزا پێویستەکە سێ شت لەبەرچاو بگرین یەکەم شتیان نابێت داری بەردار ببڕن سێکە داری بەردار نابێت بڕی داری تەڕ نابێت ببڕی ئەوە ژینگە دۆستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چونکە بڕینی درەختێک هەناسەی چەند کەسێک پەکەکات بوونی درەختێک هەناسەی چەند کەسێک واڵا ئەکات کاتێک تۆ باسی هەناسە ئەەکەی باسی ئۆکسجینەکەی باسی ئەو هەموو دووکەڵ و ئەو مژەهرە ئەەکەی لە کەش و هەوا لە ڕاستیە درەختەکان نەبنێ بافۆتی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەهمیەت باسی ئەم یاغەی سوغەر سەمان بۆکە واتە ناشتن و واتە کشت و کاڵکردن بۆیە ئینسانی ئیماندار هەرگیز ڕێگە بە خۆی نادا ڕۆژێک دەست بووە لە قێدای داری تەڕ ببڕێیان گەڵایەک لێ بکاتەوە چونکە گەڵایەک ئەبێتە خۆراکی مێروویەک ئەبێتە خۆراکی کرمێک ئەبێتە خۆراکی هاڕەیەک ئەبێتە خۆراک ئەبێتە سێبەری حەشەرەیەک بۆیە بەڕاستی ڕێگەی پێنادا ڕۆژێ بێ بکەوتە فەرمانگەیەک پیاوێکی پیرپاڵ کەوتو لە بنی دارێکە زۆر عەجیب خەوت و زۆر خۆش خەوت بوو من بۆ خۆم یعنی غیبتەم پێبەر هەموو خۆزگەم پێ چەند جوان خەوتووە پێم وتم هەموو ڕۆژێکم پیاوە بە کابرام بە کابرای پاسەوانم هەموو ڕۆژێک پیاوە لە بنێ درەختا خەوێت وتی بەڵێ مامۆستایدار ئەوە ئەهلی ئەم دائیرەی وڵامخانە نشین بووە ئەم درەختە خۆی ناشتێتی کاتێ هاتووەتە ئەم فەرمانگە تاین بووە ئەم درەختەی ناشتوێ ئێستا ئەم درەختە تقریبا ئەمری 23 ساڵ 24 ساڵە ئەوە تا گەورە بوو پەلوپۆی کرد لە شولمای کردووە دوجار بە خانەنشینیەتە لە بنی ئاخەوێت بیرم کردو وتم ئەگەر ئینسانێک بێوێ لە شوێنەکە پشوبات و لە شوێنەکە ئیسراحەت بکە با بچێت درەختێک ناشێت و کۆمپیاوە بیرم کردو وتم ئەبێ ئەم درەختە چەند حەشەرە سوودی لێبینی بێ ئەی چەند چۆلەکە سوودی لێبینی بێ ئەی چەند وەکو بڵێ باڵندە لە بەرەکەی خوارد بێ ئەی چەند بەشت لە بەرەکەی خوارد بێ ئەی لە قوپۆپەکەی چەندێ بەکار هات بێ بۆیە عەزیزەکانم ما من مسلمی یەڕی سۆڵەرسەر ئەم ئیسلامە عەزیمە فێرمانەکە کە ئینسانی ئیماندار و بڕوادار پێویستەکە بە بەردەوامی لە خزمەتی ئەو ژینگارێک کە تیایاشی بۆیە لێکردنەوەی گەڵایەکی درەخت لە ڕاستیاوێ بە تاوان تەماشا بکەیت برینەوەی لە قوپۆپێکی درەخت ئەبێ بە تاوان تەماشایەتی ئەگەر بۆ پێویستیەک نەبێت و بۆ جوانکاری نەبێت لە درەختەکە کەواتە ئێمە لە برینی درەختێکە کارەساتێک دروستەکەی وە لە ناشتنی نەمامێکە بەڕاستی ژینگەیەک جوانەکەی ئازیزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەو شتانە هێنێت دەیبەسێتەوە بە عەقڵی ئێمەوە باشە کاتێت و ئەچیتە شوێنێکی جۆبار و شوێنێکی سەوزایی چ کەشێکە بۆ دروست ئەبێ ئەی ئەچیتە شوێنێکی بیابان چ کەشێکە بۆ دروست ئەبێ بۆیە لە شوێنێکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئێمە نائومێد نەبین لەم سەرزەویە و بە بەردەوامی لە ژینگەی جوان نابژین ئەفەرمێ ئەگەر قیامەت هەڵسا بوو یەک درەختە بەدەستەوە بیناژێ ئەگەر قیامەت هەڵسا بوو یەک درەختە بەدەستەوە بیناژێ یەک درەختە بەدەستەوە بیناژێ بۆچی لەبەر ئەوەی هەمیشە هانمان ئەدا کە ژینگەکەمان ژیانەکەمان خۆشبژی و خۆشجوانی و خۆشخۆسانی بێت مێ دەکەین ئینشاءالله توانی بێتمان سوودێکمان پێگەیاندبن لە ڕاپەکردنی فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆتان ما من مسلمین یەغرسو غەرسەن ئەو یەزرعو زەرعەن مێ دەکەین ئینشاءالله سوودمانگەیاندبێت. السلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.